من میوانێکم هەیە دکتۆر هەیسەم مەیاحی شرۆڤەکاری سیاسی قسە لەسەر بەدیهێنانی ئاشتی لە فەڵەستینەکەین هەروەها کاریگەریەکانی لەسەر ناوچەکە بە شێوەیەکی گشتی عێراقیش بە تایبەتی دکتۆر بەخێر بێ بۆ ستۆدیۆی کوردستان 24 جارێ هەنگاوەکە چۆن نەبینیت ئەم هەنگاوەی کە ئەنجامدرا. أهلا بك وبالسيدات والسادة. سڵاو لە تۆ و لە چاودێر و بینەرانی کوردستان 24 لە ڕاستیدا ئەو هەنگاوە دوسێ مانگە زیاتریشە چاڕوانین لە کاتێک بوو کە خوازیاری بووین بۆ ئەوەی غەزە بمێنێتەوە خوا لە شەهیدەکان خۆش بێت و چارەسەری و پارێزرایی بۆ برینداران بهێنێت و پێشم وایە ئەو پێنگاوە لە ڕێگە ڕێکەوتنێکی نێودەوڵەتی بووە ئەو گفتوگویانەی کە دروست بوون لە ئەمریکا بوو بن لە قەتەر لە مەسڕ تەواوی ئەوانەشی بەشدار بوون و پاڵپشت بوون تەنانەت بە وشەیەکیش لە پێناو ئاشتی و قۆناغی ئێستا بڵێ غەزەوێران بووە شکاوە بەڵام بەرگری کردووە و توانیوەتی لە بەردەم ڕژێمی و سایۆنی قارەزانی بەرگری بکات وێڕای ئەو شۆڕش و ئەو شۆڕژێرانەیە و جیهادیانشی کە هەن هەوڵدراوە لە بۆشتنەوەی فەڵەستین و زۆرێک لە سەرکردەکان ئاماژان پێداوە. ڕێزدار سەرۆک بارزانی و سەرکردەکانیش باسان لە پارێزراوی و سەلامەتی خەڵکی غەزە و مسلمانان کردووە. لەگەڵ ئەوەش پێم وایە کە خاڵەکانی دانوستان کە باسییان کراوە لە دوێنێوە ئاڵوگۆڕی بەندکراوەکان کە ئازادکردنی ئەو بەندکراوی ئیسرائیل بەرامبەر 2000 بەندکراوی فەڵەستینی ڕای ئەوانەشی کە ئەو خاڵانەی کە هەن خاڵی ئەرێنین. ئیسرائیل زۆر ئازاری پێگەیشتووە لەو نێوانە بەتابەت لەو ماوەی دوایین ئەو دژی 5 وڵات لە یەمەن، سووریا، فەڵەستین، عێراق و لوبنانیش جەنگاوە لە ڕووی سەربازیەوە تووشی پاشەکشێ بووە پێویستی بەو ئاگربەستەیە. فەڵەستین و گەلی فەڵەستینیش ئازاریان چەشتووە تووشی کۆز بوون. ئێستا کۆمەڵگەکانی ئاوارەکانیش لە خۆیان ناگرن شوێنە نەماوە بەڵام ئەو گۆڕەکارانشی کە لە ئەمریکا هەن و بوونی بەڕێز ترامپ پێم وایە لە پێویستیەکانە کە ئاشی لە ناوچەکە بەرقەرار بێت بە ئەرێنی دەشتێتەوە. کە بەڕاستی ئەم جەنگەی لە نێوان حەماس و ئیسرائیل ڕوویدا تەنها کاریگەریەکەی بۆ سەر ئەو دوولانە نەبوو، کاریگەریەکەی لەوە فراوانتر بوو وەک جەنابە ئاماژەی پێکرد پەڕێەوە یەمەن و لوبنان و سووریا و عێراق و ئێران و ئەمانە هەمووی تا چەند ئەم ئاگربەستە بێتە هۆکارێک بۆ هێمن بوونەوەی ناوچەکە و کەمکردنەوەی کاریگەریە زیان بەخشەکانی ئەو جەنگە لەسەر ناوچەکە. ئێمە بینیمان ئەوی ڕوویدا لە وڵاتی هاوسەی سووریا حکوومەتێکی نوێ هەیە ئێمە دەبینین نیگەرانی لە وڵاتان هەیە. ئێستا عێراق ڕۆکی ڕووداوەکانە تایبەتیش هەرێمی کوردستان لە ناوەڕاست و دڵی ناوچەکەیە لە نێوان تورکیا و عێراق و سووریا. هەر ئاشتێک ناوچەکە ڕووبدات بە ئەرێنی لەسەر ئێمە دەشتێتەوە بەڵام جەنگ هەبن بەرێککەوتن ڕووبدەن ناکۆچی هەبن لە بەرژەوەندی ئێمە نین. ئێمە پەرلەمانی هەڵبژاردنمان لە پێشە نزیک بۆتەوە حکوومەتی نوێ لە پێشە هەم لە هەرێمی کوردستان هەم لە بەغداش ئەمەش کاریگەری لەسەر ئێمە و کارە سیاسەکانمان دەبێت و ڕای کاریگەریان لەسەر پەیوەندیەکانان وەکو جەنابتان ئاگادارن ئێران زۆر کاریگەری ئەو پرسە ئەمنی سیاسیانەی لەسەر بووە و پاشەکشێشی لە بەرژەوەندی ڕژێمەکە نەبووە لەو ماوەیە بۆ نمونە پەیوەست بە میلیشاکانی حەشت و مقاوەمە کە دەجەنگان بە شێوێک لە شێوەکان. بۆی ئێستا ئێران لاوازە هەژمونی هێزە هەرێمیەکانیش هێزە دەرەچەکانیش هەیە وەکو بینیمان بڕیار و پەیوەندی هەن لە نێوان بەریتانیا و بەغدا لە بینی فەڕەنسا و بەغدا ئەوان باس لە مووسڵ دەکەن بەریتانیا باس لە کەرکووک و ناوچەکانی دیکە دەکەن هەموو ئەمانە داڕێژراون وەکو چۆن پلانیان بۆ دانرابێت واتە لە بەغدا و هەولێر پێم وایە ئاشتی دەبێت و لە بەرژەوەندی نابێت کە داتەپینی سەربازی هەبێت. طبعا ئێستا بینیمان پێشم بابەتانە من هەواڵەکەم خوێندەوە کە بزوتنەوەی نوجەبە ئەوان هێرشەکانی خۆیان بۆ سەر ئیسرائیل ڕاگرن
بەڵام پێت وایە هەموو گروپەکانی بەرەی مەقاومە پابەندە بن بەم کارەوە و هێرشەکانیان ڕاگرن. أعتقد ليس من مصلحة پێم وایە لە بەرژەوەندی وەکو بەڕێز شێخ ئەحمەد کەعبی باسی کرد سەید الشوهدا و ئەبووەلا الوەلائی و حزب الله شان ئەو پێک هاتانە پەیوەندی ڕاستەخوان لەگەڵ وەلی فەقیه هەیە لە ڕووی هزری و بیرکردنەوەیەوە پەیوەندی بە عێراقەوە زیاتر لەسەر هەمان هێڵی بیرکردنەوەی ئێرانی بۆیە کاریگەری لەسەر ئێمە و ئەمنی و پەیوەندی دیپلۆماسی و ئابوورەکانی عێراقان بۆیە هەولێر ببووە قوربانی هەر کاتێک نیگەرانی و ناکۆچی هەبووە لە نێوان ئێران و عێراق و وڵاتەکەش هەولێر و هاوڵاتیان دەکرانە ئامانج ئێمە ئازاری زۆرمان چێشت پێویستە ئەمن و بارودۆخ و ئاسایش پارێزراو بێت لە بەغدا بۆیە ڕوانگەی سەرۆکوەزیران محەممەد شاه سوودانی ئەوەیە کە بارودۆخ بە تەواوی هێور ببێتەوە و هیچ شتێک لە جڵەوی چەتری حکوومەت دەرنەچێت حاجی شعبی و پێکهاتەکانی دیکە کە لە 2016 جیان لەسەر دراوە پێویستە ڕێگە لە بنچینەکان بگرن لە یاسا و لە دەستور هەر سنوور بڕیە کەوزە دەڕۆیە خراپ دەشتێتەوە ترامپیش دێتە پێش و دەبێتە سەرۆکی ئەمریکا ئەو کەسێکە بڕیار دەدات وشەی کۆتایی لە زاری ئەوە دەبیستین ئەو ناگەرێتەوە ئەنجومەنی پیران و پێکهاتەکانی دیکە بۆیە مەترسیەک هەبێت لە هەر لایەنێک هەڕەشەیەک هەبێت مەترسیەک هەبێت خراپ دەشێتەوە ئیسرائیل بوونی هەیە لە ناوچەکە بۆ خەڵکی خۆتان ئەو پێکاتە لە خەڵکی خوان دەخەنە ژێر هەڕەشەوە ئەمە لە بەرژەوەندی کەس نییە ئێوە لە حەزب الله و لە نەسڕڵڵا بەهێزتر نین ئێوە لە حەماس بەهێزتر نین کەسی 5 ساڵ دەجەنجێت و موشک و ئەو چەک و جبەخانەی هەیەنە باش کەواتە بابەتێک هەیە لە عێراقا زۆر قسەی لەسەرەکرێ بابەتی گۆڕانکاریە لە عێراقا لە دوای هاتن و دەست بەکاربوونی ترامپەوە کە بەڕێزی ئاماژە پێکرد پێت وانییە تۆڵەی ئەوەی کە بەرەی مەقاومە لە ماوەکانی ڕابردووە کردوویەتی لە ماوەی داهاتوە لیانەکەنەوە. بالنسبة لي شخصيا أنا قريب بە بۆچوونی من لە بیرکردنەوەم لە کەساتی ترامپ نزیکە پێشووتریش ئەو نزیکەم دائیمەن بەردەوام پاڵپشتیم کردووە من وەکو ئەمریکی و کۆماریش ڕوانگەی ترامپ زیاتر ڕوانگەیەکی ئابووریە ئەگەر سەقامگیری ئابووری هەبێت و ناسەقامگیری سەربازی هەبێت لە ڕووی ئابووری خراپ دەشتێتەوە ئەویش کەسێکە دەیەوێت ئەوە بەدەست بێنێت کە دەتوانێت لە 4 ساڵی داهاتوو دەستی بخات لەلایەنی ئابووری بۆیە هەڕەشەی کردووە کە دەبێت ئاگر بەستە هەبێت و ئاگر بەستە بێت و ڕێکەوتن هەبێت لەوان غەزە و ئیسرائیل بەبێ ئەوەی بەر لەوەی بچێتە کۆشتی سپیەمە 1-2 پەیوەست بە عێراق ئەو تێدەگات کە پرسی سیاسی لە ڕۆتی ناوەڕاست چۆنە بۆیە زۆر بازرگانەکانی کە لە چین و ڕۆتی ناوەڕاستن کە ئێمە تیایدا دەژین واتە زیاترە لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوا کاتێک لە وتارەکانی دەڵێت پێویستە زیندانیەکان ڕادەست بکرێنەوە ئەمە هەڕەشە بووە نەک پێیان بوو بێت واتە ئەمە بەسەرتان سەپێنراوە دەبێت بیکەن کەواتە لە سیاسەتی داهاتوو پێویستە جۆرە سیاسەتێک پێڕەو بکرێت کە لە بەرژەوەندی ترامپ بێت واتە سنوورێک دابنرێت لە نێوان ئێمە و ئێران پەیامەکەش ڕوون بووە کاتێک سەرۆکوەزیران لە تەهران بوو وتی کە ئێمە پەیاممان هێناوە و لەو ڕۆژی کە ئێران بێوێت هەناسە بدات پێویستە لە ڕێبەغداوەیە کەواتە پرۆسەی سیاسی پێویستە بەردەوام بێت لە بەغدا. هەیثەم مەیاحی شرۆڤەکاری سیاسی سپاس بۆ بەڕێز سپاس.